ئەو ڕۆژەی تەمی جەلادان یەخی عمری گەنجی گرتم، لەو ڕۆژەدا بە کوشتنی خۆزگەکانم پێشکەشی مەرگیان دەکردم، هەرو ڕۆژەی ئەنگۆرەی ژین چاوپڕ فرمێز جەستەی ساردی خۆزگەی دەدوان، بە قاقای پێکەنینەوە تاڵەسپی زادەکانیش خۆیان نواند. بۆ لە لاویم سەری خۆزگەم پەرجووی مەرگ ڕۆشتۆ پێیدا، چماوە تۆزی سەرڕاستی جگەماتی نییە تێیدا. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەین. ئەمڕۆ وەکو پیشەی ساڵانەی خۆی کۆلێژی پەروەردەی شارە زۆر فستیڤاڵی شێعرمان ڕاگەیاندووە. تیایدا 53 داق لەلایەن 18 بەڕێزەوە نێردراون. ئەوەی شایانی باسە 35 لەو دەخە شێعریانە هێز و توانای ئەویان هەیە کە وەکو دەقی شێعری حسێب بکرێن، بەڵام بەپی ئەو ڕیزبەندی کە ساڵانە دانراون لەناو دەقە شێعریەکانە 5 دەقی شێعری 5 شاعیر وەرئەگیرێت و خەڵاتی یەکەم وەرئەگرن. ئەگەر دیقەتان دابێت سیاست لە ئێستاە تێکەڵی هەموو کایەکان بووە، کای معرفی ڕۆشنبیری فەرەنجی، ئەمە شوای کردو جۆرێک لە ناوەمێدی، جۆرێک لە ڕژبینی لای خەڵک دروست کردەوە. بۆیە ئێمە دووبارە ئومێد ببەخشینەوە بەو کۆمەڵگا پێویستمان بەوە هەیە کە لەم جۆرە چالاکیە فەرەنگی و کللتوری و ڕۆشنبیریانە بەردەوام بکەین بۆی دووبارە کۆمەڵگا بە چاوێکی ترەوە لە کۆمەڵگەکەی خۆی بڕوانێ و بۆ ڕژبینی و داتەپیوەی کە سیاست بۆ کۆمەڵگەی دروست کردووە لە کۆمەڵگەی خۆی نەڕوانێت و خۆشەویستی بۆ نیشتیمان و نەتەوەکەی لا دروست بێت. بێگومان ئێمە کۆلێژی پەروەردەی شارە زۆر ساڵانەوەی پێمان کراوە جگە لە چالاکی فستیڤاڵی شێعری هەموو چالێکێکی فەرەنگی ڕۆشنبیری کللتوری بەپێی ئەو توانە و دەسەڵاتێکی هەمانە ئێمە توانیمانە بەرەوی پێ بدەین و خۆشبەختانە لەلایەن خەڵکەوە پێشوازێکی باشی لێکراوە و یەکێکی لەو کۆلێژانەی کە زۆرترین میوان دێت بۆ هەموو چالاکی فەرەنگی ڕۆشنبیریەکانمان. ئەگەر دیقەتان دابێت لە ئێستاە ئەو شێعرانەی کە بە زۆری ئەنووسرێن، طبعا بۆی باسی ئەوە بکەین شعر کاتێک تۆ ئەتوانی پێی بڵێ شعر کە بتوانێت سنووری کات و شوێن تێپەڕێنێت، سنووری زەمن و شوێن تێبەڕێنێت. ئەو شعرانی کە لە ئێستاە ئەنووسرێن بە فلتەرە ناڕۆن هەندێکیان، یعنی سەر بەخۆ ئەنووسرێن بە هیچ فلتەرێکی زانستی و ئەکادیمی و بە لێکۆڵینەوەی ڕەخنەیە ناڕۆن. بۆیە پێویستمان باوە هەیە ئێمە دەقە شیعرەکانمان بۆ بنێرین بۆی دووبارە بتوانین لە ڕوانگەیەکی ئەکادیمیەوە ئێمە لێکۆڵینەوە و لێکدانەوە بۆ ئەم شیعرانە بکەین و باشترین ئەو دەقانە هەڵبژێرین کە هێزی مانەوەیان هەیە بۆ ئەوەی دووبارە شیعر بخەینەوە سەر ئەو ڕێچکە و ڕێبازی کە بە فلتەری ئەکادیمیە بڕات و هێزی مانەوەی هەبێت. من لە سوتوی ئەو پەروانەیە چم کە ئێوێ بە تامی گوڵ لەسەر دڵێکی وەک پسکۆ بریشێتەوە. مەرج نییە ئەوەی شیرین بێ پەستەنکراوی لای خوددا بێ. ئەوە نییە زەیتون بەو تاڵیەوە بەهشتی شیرین کردووە. شعر هونەرێکە کە شاعیر لە بەرزترین ئاستی معرفی خۆیدا دەری دەبڕێ، ئامرازێکە بۆ دەربڕینی هیوا و خۆشەویستی و ئارامی. بۆیە لەم فستیڤاڵەتە بە خێرهاتنی شاعیران و ئامادەبووان دەکەین هیوادارین ئەم فستیڤاڵە پشوویەک و ئارامیەک بە ئێوە ببەخشێ، دەرگایەکی هیوا بەخش بێت بۆ شاعیران تا شعری زیاترمان بۆ بچڕن. دووبارە هیوادارین ئەم فستیڤاڵە ببێتە دەرفەتێک بۆ ئەوەی ئیلهام لە شاعیران وەربگرین. بەڕاستی سەرچاوی ئیلهام لای شاعیرانە. چێژ لە وشە جوانەکان ببینین، هەست و بیرکردنەوەمان بە شێوازێکی داهێنارانە دەرببڕین. لەبەر ئەوەی مرۆڤ مەحکومە بە گریان، تەنهایی، ئازار، هەڵچوون و فیداکاری و شکار، گومان و ئومێد و بێئومێدی و جێهێشتن، بەختەوەری و نۆستالژیا و درۆ و خیانەت لەو کاتەدایە کە بەکارهێنانی زمان لە ئاستە ئاساییەکەیدا تەنها دەتوانێت ئەم حاڵەتە بگێنێت. شەعر دەتوانێت سۆزە قوڵەکەی ناخی مرۆڤ بنوێنێت، سەرباری گەیاندنی پەیامەکانی، کاریگەریش دروست بکە لەسەر دەرونی تاکەکانی کۆمەڵگا، ئەویش بە خەیاڵ و دەستبردن بۆ نادیارەکانی ناو ناخی مرۆڤ و ناو کێشەکانی کۆمەڵگا. دیارە ئەمڕۆ یەکەم فستیڤاڵی کۆلێژی پەروەردەی شارە زۆر کە سەربەزانکۆی هەڵەبجە هەستا بوو بە ئەنجامدانی فستیڤاڵێک بۆ شعر و منیش وەکو یەکێک لە بەشداربووەکان بەشدار بووم بە دەقێک. لە ڕاستیدا من نامێت درێژە بۆ بدەمیان باسی دەقی خۆم بکەم، بەڵکو باس لە گرنگی ئەم فستیڤاڵانە دەکەم.
لە ڕاستیدا لێرە و لێ قسەیەکی سواو یاخود سەفحی هەیە باس لەوە دەکات کە فستیڤاڵ مەسەلەن شاعیر ناکات بە شاعیر یان بڵێن کەس ناکات بە شاعیر بەڵام لە ڕاستیدا ئەمە تا شوێنێک ڕاستیکی تێدایە بەڵام لەوە گرنگتر چییە؟ فستیڤاڵ دەرفەت دەڕەخسێنێ بۆ دەرکەوتنی تۆ جیاتوی تۆ بە شێوەیەکی تەدریجی هەنگاو بە هەنگاو دروست بیتیان بتبینن یان بچیتە ناو جەماوەری خۆتەوە یان بچیتە ناو خوێنەرانەوە بە ئاوا بڵێم نەک جەماوەر فستیڤاڵ ئەو دەرفەتە دەڕەخسێنێ پانتایەک بۆ تۆ حازر دەکات لە شوێنێکی بەرزتردا بۆ کە لەجێ هەنگاوێک وەکو بازێک بدەیت و کۆمەڵێک کەسی دیکە بە شێوەیەکی زیاتر بتبینن و بتناسن یاخود دەنگی ئەدەبی تۆ بگا بە ئەوان خۆی لە ڕاستیدا ئێمە بیرمان نەچێت ڕەنگە تەمەنی شعر بەقەدەر تەمەنی مرۆڤ کۆن بێت باشە کەواتە لێرەدا ئەمە مرۆڤ داهێناوە و هەروەها شعر پێم وابێ شتێک نییە کە بتوانین دەستی دوو یاخود بڵین لە بری شعر شتێکی تر چێ بکەین بۆ لەبەرێ ئەوەی لە ژیانی شعردا چەند جارێک مەرگی شعر ڕاگەێنرا و هەر نەمردووە هەر تۆ لە نیچەتەوە هەر لە هیگڵەوە هەر لە هەتا دوایی بەڵام مەرگی شعر ئەمە مەرگی شعریان نەبینیوە یان نەمان بینیوە بۆیە ئەمە ئەوە نیشان دەدا کە شعر پێداویستیەکی مرۆیە مرۆڤ پێویستێتی هەندێک بۆشایی هەندێک شوێن هەندێک دەربڕین هەندێک گزارش ئەوەندەی بەدەقێکی ئەدەبی دەکرێت لە ڕێگەی بۆ نمونە زانستێکی ترەوە ڕەنگە نەکرێن هەموو شتێک بە زانست ناکرێت هەموو شاعیرانی مێژوو ڕێی پێشوازیان گرتەبەر لەگەڵ گەشتنەوەی